مەوزوعی پشووە ڕسمیەکان یاسای پشووەکان لە عێراق دەمێکە ئیشی لەسەرەکەین دیارە قسەیەکی زۆر لەوە ئەکرا کە ڕۆژێکیش کە پەیوەندی بە کوردەوە و با بڵین نەتەوەی کوردەوە هەبێ ببێ بە پشووی ڕسمی عێراق قسە زۆر کرا لەسەرەوەی نەورۆز بێت من لێرەوە ئەڵێم من داوام کرد کە 16 سێ بێت ڕۆژی هەڵەبجە بێت و دیارە برایانم لە کوتلە کوردستانیەکانی تر سەرۆکی فراکسیۆنەکان دواتر هەموو پێیان وابوو بەڵێ 16 سێ بکەینە پشووی ڕسمی لە هەموو عێراق ساڵانە چونکە بەڕاستی نەورۆز یادێکی گەورەیە ڕۆژێکی نەتەوەیە بەڵام ئەمڕۆ بۆتە یادێکی خۆش بۆ خەڵکی کوردستان من ئەمەوێ ڕۆژێک لە عێراقا ڕۆژێکی پشوو بێ کە مناڵێک مامۆستایەک ژنێک لە جنوبی عێراق لە بەسرا لە عیمارە لە بەغدا کە ناچێتەوە بۆ مەکتەب یا ناچێتەوە بۆ ئۆفیس بزانێ بۆ ناڕاتەوە لە بەرەوەی سبەینێ یادی هەڵەبجەیە یادی کیمابارانکردن و قەتڵ و عامی کووردە لەبەرەوە ئینشەڵڵا لەم ڕۆژانە دەنگی لەسەردەی مەرجنیە سبەینێ لە کارنامە بێ هەندێ ڕێوشێنی یاسایی ماوە ئەو یاسایە بەڵام ئینشەڵڵا لەم هەفتەیە لە ماوەی دەنگی لەسەردەین و 16 سێ بە فەرمی ئەبێتە ڕۆژێکی پشووی ڕسمی لە هەموو عێراق.